ئەو جەنگە هەروەکو باست کردوە 1000 ڕۆژی تێپەڕاندوە بەڵام کۆتایی نایە دلیلی ئەوشی کە کۆتایی نایە ئەو هەلمەرجە زۆر تایبەتەیە کە دنیای سەرمایه‌داری پێی تێناوە ئەو ئاڵوگۆڕە جیۆسیاسیانەی کە ڕوویان داوە ئەو ئاڵوگۆڕە ئابووریانەی کە ڕوویان داوە ئەو هەلومەرجەی کە هاتووتە پێشەوە هێزی تازی هێناوەتە پێشەوە منطقی تازی هێناوەتە پێشەوە وای کردووە کە ئەو هێزانەی کە پێشووتر بۆ رووسیا چیتر نەتوانێت بۆ ئاسانیە نەتوانێت کە پۆلیسی و زەعامەتی خۆی سەرۆکایەتی خۆی بەسەر دنیادا بۆ شێوەی کە چەندین دەهەی پێشوو چەند دەهەی پێشوو دوای هەڵەشانەوەی سۆڤیەت و دنیای دوو قوتبی و ئەوانان بە شێوەی جاران پیادە بکات